بۆتە غورفێک ئەگەر تۆ لە غورفێ نەخەوی ئیشت پێێنە بێ پێویست ناکە سبلەتی لێداگرسێنی یان بۆیلێرێکت داناوە یان لە ئیتر لە حەمامدان یان حەمامی عەرزیش ئیتری عەرزیان بۆی دانەوە یا هەنێ ماڵێ هەر ئاسنێکی کردوتە ناو بیرەوە ئەرێ ئاو گەرمەکەم یان بۆ ناو تەنکێکەوە بێ خەڵک ئاگای لە کارەبا دەست بە کارەباوە بگرێت بۆ ئەوەی کە بتوانین 24 ساعت کارەبامان هەبێ حکومەت شەبێ سیستەمێکدارە کە 24 ساعت کارەبا بە هەوڵاتیان دابین بکات بەس سیستەمێکی ئەلکترۆنی بەتەمان بەکار ئەو سیستەمی کار ڕاستە سەرکەوتووە بەس لە هەنێک کاتە بۆ خەڵکێکی فەقیر ناگونجێت بەنسبەت کارەباوە باش نییە ئەوە چەندین ساڵە هەمان بۆکن هەمان بێ کارەبایی خۆی خەتای حکومەت نییە خەتای میلەت شەیە زیاد بە مەسرەفکردنی کارەبایە گڵۆ زیاد پێەکەین بێحەد مەحاوی لە جارە تەحمل ناگات تاقێ شتێکە ئەوەی بێتە بۆی نەبوونی کارەبا و بێکارەبایی ئەم حاڵە مامەسەراتوە ئەگەنای کێشە حکومەتی تیانە خەتای خۆشمانی تایە خەتاکە لە حکوومەتە چونکە بەڕای من حکوومەت چۆن دەتوانێت باز لەسەر ئەو کێشانی کە تایبەت بە مرور هەیە دەتوانانی چارەسەریکە بە دانانی باز و شتیوالەوە لەش دەتوانێت کێشەی کارەبا بەسەر هاوڵاتیانەدا سزاکانی بسەپێنی و چارەسەرەکەشیان بۆ ئامادە بکە لۆ نمونەگە کارەبای 24 ساحاتی تەبێ دەتوانێت حکوومەت ڕێگری لە زیادەڕۆیی و لەو کێشانە بکە کە لۆ نمونە کارەبا بە هەدەر دەدەن لەم وڵاتە پێویستە حکوومەت چارەسەری هەر بلا بکە چونکە لە توانایدایە هەردوو کێشەکە دابینکردن و بە هەدەردان چارەسەر بکە.